سڵاتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە جوانی، پڕ لە شادی، پڕ لە تەندروستی و پڕ لە خەندەتان بۆ ئەخوازم. چاوی ئێوە، گوێی ئێوە شایستەی ئەوەیە کە باشترینەکان لە پرۆگرامی بەیانی 24 ببینێ و ببیستێ. ئەم بەیانیە وەکو بەیانەکانی دیکە جوانترین بابەتەکانمان بۆ ئامادەکردوون بۆ ئەوەی بیخەینە بەردیدی ئێوەی بینەر و بیسەری خۆشەویستی ئەم پرۆگرامە. جا لەگەڵمان بن بۆ ئەوەی کە بزانی ناوڕۆکی پرۆگرام چی تێدایە، لەگەڵتانە بم و ناونیشانەکانتان پێم. با ئەوەش لەبیر نەکەم ئەمڕۆ دوو میوانی تایبەتمانە بێت، یەکێکیان باس لە کارە دەستیەکانەکات، یەکێکی دیکەشیان زۆر گرنگە بۆ ئەوی کە دایکان و باوکان گوێبیستمان بن لەگەڵ قوتابیەکان ڕێنماکارێکی پەروەردەیمان لەگەڵ ئەبێت و سەبارەت بە خوێندن و قوتابخانە و دۆخی قوتابیان و هەمووامانە قساکەین. جا ئەمە دوو بابەتە سەرەکیەکە بوو، با بچینە ناو پرۆگرامیش بزانینەوە بابەتانی دیکە کە ئامادەکراوە بۆ ئێوە چین. لە هەولێر ئێوارە کۆڕێکی میوزیکی بۆ ئەدوار ئەلماولا ئەنجام دراوە. هۆتێل فەرەح کۆنترین هۆتێلی شاری سلەیمانیە. ئەنجا 9 ساڵە کراوە تا مۆزەخانەی نیشتیمانی. سەرێکیش لەوێ دینەم بەیانیە بزانین ئەو مۆزەخانەیە چۆنە و چۆن سەردانی ئەکرێت. لە کوردستانی پێکەوە ژیان ئەم ساڵش جەژنی پێڵەندەی ئێزیدیەکان دوای تاوابوونی کێڵان و چاندنی زەوی بەڕێوەچوو. لە یەکەم بابەتە بابەتێکی ئەدەبی دەست پێەکەین کە یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر ئێوارە کۆڕێکی تایبەتی بۆ ژەنیاری بەناوبانکی عەرەب ئەدوار ئەلمەولا ساز کردووە. ئەدوار ئەلمەولا لە بابل لەدایک بووە. ئەو لە ساڵی 1975 بۆ خوێندن لە زانکۆ و هونەرە جوانەکان چۆتە بەغدا. لە ساڵی 1983 ئەچێتە مووسڵ و لەوێ دەژی و لەگەڵ کۆمەڵی قوتابی کورد ئاشنا ئەبێ و دەبێتە مامۆستا لە بەشی میوزیک لەوێ. جا لە تەمەنی 20 ساڵیەوە لە ئۆرکسترای سەمفۆنیای عێراق بۆتە ئەندام، 15 ساڵیشە لەگەڵ تیپی میوزیکی قەیسەر لەگەڵ گۆرانی بێژ کازم ساهر میوزیک دەژێنێت. شارەزایەکی باشی لە میوزیکی ڕۆژهەڵات و کوردیش هەیە. جا پارچە مۆسیقایەکی کوردی بە چەلۆ لێ ئەدات. بابی نەربین لەم ڕاپۆرتە و ئەگەڕێ مۆلەت. وأنا مسرور جدا في إقامة هذه الأمسية. من زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونم لێرە لە یەکێتی نووسەرانی کورد. ئاڵوگۆڕی زانیاریمان لەگەڵ مامۆستایانی کورد کرد و میوزیکی کوردی و عەرەبیمان پێشکەش کرد. جەماوەریش چێژیان وەرگرت و خەڵکێکی ڕۆشنبیرن. ئاهەنگێکی سەرکەوتوو بوو. سوپاس بۆ ئەم پێشوازیە گەرمەیان. جمهور مثقف جدا وصاحب ذوق.
طبعا أنا استفدت من تجربتي. هەڵبەتە من سوودم لە ئەزمموی خۆم لە میانی خوێندنم لە سەردەستی مامۆستانی بیانی و ڕۆژهەڵاتی وەرگرتووە، هەروەها لە میانەی وانەوتنەوەم بە قوتابیانی کورد. ئەم ڕۆژبینیمان مامۆستانی باشیان لێ دەرچووە، جۆرێک لە ئاڵوگۆڕی شارستانیەت لە ڕێگەی میوزیکەوە کرا. من شێوازێکی تایبەت بە خۆمم هەیە و بە ڕێگەی خۆمدا بەشیان دەکەم، بەڵام لە سیاقی ناوچەکەمان دەرناچم. أوزعها على طريقتي أوزعها، ولكن لا تخرج عن حدود تلك المنطقة. با سەر بدەین لە سلێمانی. زۆر گرنگە کە هەندێ تەلار و خاروی کۆن ماون بهێڵڕێت پارێزراو بن یاخود بیپارێزن لە ناوچوون، چونکە ئەمانە دەرخەری مێژووی ئەو شارن کە تیایدا بنیاد نراون. ئوتێل فەراح کۆنترین هۆتێلی شاری سلەیمانیە و مێژووی دروستکردەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1930 تا ساڵی هەشتاکانیش هەر وەکو هۆتێل بەکارهێنراوە، خەڵک ماوەتەوە لەوێ. بەڵام لە ساڵی 2015 ئیدی ئەو هۆتێلە بوو بە مۆزەخانەیەکی نیشتیمانی و مۆزەخانەکە هاوکار بۆ ناساندنی مێژووی شارەکە بە گەشتیاران. ڕۆژانە گەشتیاری ناوخۆی و بیانیش سەردانی دەکەن و ئەو کەرەستانی کە لە ناو هۆتێلەکەیە زۆر گرنگێکی تایبەتیان هەیە کە خەڵکێک هەیە ئەگەر لە ماڵەوە پارچەیەکی هەیە کە کۆن و دێری نەیبات لە ئەو مۆزەخانەدانێت. جا هاوکارمان دالیا کەمال چۆتە ناو هۆتێلی فەراح و لەوێ راپۆرتێکی بۆیەوە ئامادە کردووە، پێکەوە بینەریە بین. مۆزەخانەی کەلەپوری کورد لە هۆتێل فەراح مێژوەکەی بۆ 3 ساڵ لەمەوە پێش دەگەڕێتەوە، دەکەوێت تا ناوەندی شاری سلێمانی. هەتاکو ساڵی هەشتاکان وەکو هۆتێل بەکارهێنراوە. لە ساڵی 2015 بڕیار دەدرێت بکرێتە مۆزەخانەیەکی نیشتیمانی. لەناو ئەم مۆزەخانەیە زیاتر لە 900 پارچەی ئاسەوار نمایش کراوە کە خۆی لە 9 ژوور دەبینێتەوە. ئەم ژوورە وێنەی دیوەخانێکی بچووکی کوردەواریمان پیشان دەدا کە خێزانەکان لە دەوری سەماوەڕێک کۆدەبوونەوە و چیان دەخواردەوە. کولتوری چاخواردنەوە لە ناو کووردا زۆر گرنگی پێدرا، بۆیە لە بەشێکی زۆر لە مۆزەخانەکان بەم شێوەیە جارێکی دیکە وەکو بیرەوەری پیشان دەدرێتەوە. ئەم ژوورە پێی دەوترێت ژووری حەبسەخانەی نەقیب. لەم ژوورە بەشێکی زۆر لەو جلو بەرگە کوردیە ڕستنەی تێدا نمایش کراوە لەگەڵ ئەو خشڵ و جوانکاریانەی کە خانمان بۆ سەر جلو بەرگی کوردی بەکاریان هێناوە. سەرجەم ئەم کەرەستانە لەسەر دەستی جوولەکەکانی شاری سلێمانی دروست کراون.
ژوورە پێدەوتێ ژووری خەنجەری دەبن کە خەنجەری سوپاکەی شێخ محموود و ئەو خەنجەرانەی خەڵکی شاری سلێمانی کە بە ژن و پیاوە بەکاریان هێناوە لەخۆ دەکرێت. هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و لە هەولێر بە شێوەیەکی تایبەت فرۆشتنی پەرچووک لە ساڵی 2023 لاواز بووە. جا ئەمانە هۆکاری هەیە بۆ هۆکارەکە گەڕێتەوە بۆ باری دارایی هاوڵاتیان وە کەمی خوێنەر و سەرقاڵبوونی هاوڵاتیان بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. ڕاپۆرتێ لەم بارەیەوە ئامادە کراوە پێکەوە بینەری ئەبین جا دواتر دێمەوە. قەستا جهەکێ بێدەنگ و ئارام کریە ji بۆی بهینڤەدانێک بۆ هزراخوا. هەر دەمێ ڤالە بێ هاودەنگ قەستا vê pertûkxanê dike. Wekî ew dibêje ew her sal ji 40 ta 60 pertûkan dixwîne. Lê astengal pîşiya wî ew e dema pîwîstî bi vekolînên zanistî dibe. ئەو سەرچاوانەی دەمانەوە دەستمان دەکەی و بەجێری زانستەکانیانی ئەوەی کە لە زانکۆ لاوانێمە پەرتووکی زانستیمان کەمتر بی بە زمانی کوردی ناچاری ئێمە بە زمانی ئینگلیزی بزانیان زمانی عەرەبی. 29 ساڵە vê pertûkxanî bi rêve dibe. Sûrçî diyar dike di van salên dawiyê de rêjeya kirîna pertûkan heta 5 sedê kêm bûye û ji ber kêmcoriya pertûkên nivîserên Kurd xwendekar pitir berê xwe didine pertûkên wergêrayî بۆ زمانی کوردی. بەهۆی ئەو قەیرانەوە پارەی کتێبی نەبێ کتێبکردن ڕۆژانە خەڵک دێ کتێبی خۆی دەفرۆشتەوە مەکتەبی خۆی دەفرۆشتەوە خوێنەر هەر هەیە بەسپارەکە نییە ئەگەنە خوێنەرە لە کۆنەوە تا ئێستا هەر بەردەوامە کابرا دێ دەخینتەوە لە کلمان بەسپارێکی کتێبەکەی نییە بیکڕیت. Li gorî amarên rêveberiya giştiya pertûkxaneyên giştî li sala 2023 jmara spardinê bi 2606 pertûkan daye bo çapkirinê. Got li Hewlêrê 1192 û li Slêmaniyê 821 û 55 li Duhokê ne, li Helepçe jî 5 ne û li Germiyan 43 ne. Got cuda jî li serbûceya Wezareta Rewşenbîrî li Hewlêrê 3 pertûk hatine çapkirin û li Duhokê bi harîkariya parêzgeha Duhokê 13 pertûk hatine çapkirin û li Slêmaniyê 10 pertûk li serbûceya paytextê Rewşenbîrî. Bi gotina rêveberiya giştî ya ragihandin û çap û belavkirinê ji ber rewşa darayî li sala 2023 jmara çapkirina pertûkan kêmtir bû ji salên pêştir. بەداخەوە بەهۆی قەیرانی دارایی نەمانتوانی وەکو پێیوە ساڵانی ڕابردوو بتوانین کەوا کتێبی زیاتر چاپ بکەین. ئەتوان بڵێم لە هەولێر تا ئێستا 3 کتێب کە لەسەر بودجەی وەزارەتی ڕۆشنبیری کە چاپکراوە. Navavan qaxazan da gelek zanyarî çîrok û waneyên giring bo jiyana takekesî hene û hindî xwendina mirovan zêde be pitir dikarin seredariyê digel jiyanê û astengên cora û cor bikin. Bi gotina xudanên van pertûkxanan di salên dawiyê de berhemê hizriyê navxwe kêm bûye û bi egerê vê yekê xwendevanên pertûkên wergêrayî zêdetir dibin. Hevrist Recep, Kurdistan 24, Hewlêr. لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم بۆ کرد کە سەبارەت بە کاری دەستی ئەمڕۆ میوانێکمان لەگەڵ ئەبێت. جا ئەو کارە دەستی کە ئەم بەیانێ باسی لێوەکەین دروستکردنی مۆمە. بۆ مۆم ڕەنگە بڵێن ئێستا لەم جیهانەی کە پڕە لە جۆرەها ڕووناکی و ئەو بابەتانەی کە ئەتوانین ڕووناکی لێوە وەربگرین لە هەر گڵۆپ و سورەیا و لوسترێک کە هەیە ئیتر مۆم چه زەڕورەتێکی هەیە بەڵام نە ئەمە کەرەستێکی زۆر کۆنا کە لە مێژە ماوەتەوە ئێستا لە مەحفلە ئەوینداریەکان لە کاتێکا کە کەسێک بێوێت خۆی ڕیلاکس کاتەوە میدیتیشن بکات بۆنێکی خۆشی هەیە و زیاتریش هەرچەند ئەم پیشەی پیاوان بووە لە سەرەتا بەڵام ئێستا خانمان زۆر ڕویان تێ کردووە و
مۆم دروست دەکەن بۆم بەبەستە هەڵاڵا ئیبراهیمی کارساز و دەستڕەنگین لەگەڵمانە بێت و گفتوگوی زیاتر لەسەر دروستکردنی ئەم کارە دەستی جواناکەین بەخێراتی خات و هەڵاڵە بەیانێکی پڕ لە جوانیت بۆ خوازم دروستکردنی جا پێشەوەی کە تۆ ئەو بابەتانت لەوێدانار خواخواان بوو زوو بیتە ئێرە و بێنە بەردەستی من بیان بینم زۆر کارەکان ناوازە و جوانن لە نزیکەوە بینینیان زۆر چێژێکی تایبەتی هەیە خات و هەڵاڵە دروستکردنی مۆم وەک ئاماژەم پێکرد ڕەنگەستا خەڵکێک بڵێ بۆ مۆمێسا چه ضرورەتێکی هەیە بەڵام ئێمەی خانمان نەزانین کە چه ئارامیەکە بەخشێ بە ئێمە و چەند جوانە دروستکردنی ئەم جۆرە مۆمانە تا چەند کارێکی سەختە ئاسانە سەختە کەرەستەکانی بەردەستن چۆنە سلااوڕێزم هەیە بۆ بەڕێست و بۆ بەرنامە جوانەکەتان زۆر زۆر سپاسوەکەم بۆی کە بانگێشتان کردم بۆ بەرنمەیە مۆم خۆی شتێکی سروشتیە بەڕاستی بۆ ماڵە هەم شتێکی زۆر زۆر جوانە هەم ئەوەی کە ئێستا ئێمە لێرە خۆمان دروستیەکەین بۆنی خۆشە دەماڵە بوونی دەگەڕێت یعنی بەخصوص بۆ خاتونیانە کە ئێستا دەماڵەتدانا شی و ساز دەکەن و دایان هەیە بوونی ماڵەکەیان خۆش بێ لە پڕێگی میوان دێ ئەتوانێت بۆنێک پێ بکات بوونی ماڵەکەی تاو هەم بۆنی شیوەکە لە بین دەچێت هەم بوونی ماڵەکەی خۆش دەکات هەم ڕازاوەشە بەڕاستی بۆیەش ئێستا کە ئێمە لێرە خۆمان ئەو شتانە دروست دەکەین قالبەکانی من خۆم سلیکۆنە قالبەکانی شێر خۆم دروستیەکەم وەکو بڵیت لە تۆ ئێمە ئەچینە بازارە ئەبینین ئەکسسوارێکی جوان ئەبینم دەیهێنمەوە بە سلیکۆنی تایبەتی خۆی هەیە ئەلبەتە نە هەموو سلیکۆنێک دروست قالبەکەی دروست دەکەم کە قالبەکەم دروستکە ئەو زادێنم مۆمیان سرامیکی لێ دروست دەکەم زۆر چاکە ئەجا خەت و هەڵاڵە باسیەوەت کرد کە بۆنیان هەیە خۆش ئەترن خۆش بوون ئەو کەرەستەی کە بەکارێهێنی بۆ ناو مۆمەکە کە بۆنێکی خۆش دروست بکات هەوڵ ئەدەن کە ئەو بابەتانە بن کە بۆ لەگەڵ تەندروستی ڕێکەکەون سەتاسەد ئەمە لە بوونی تەبیعی ئیسفادە دەکەین ینی شتێک کە ئەلکۆڵێک یان شتێکی شیمیایی دەگەڵدابێ ئیسفادەی لە ناکەین بەکاری ناهێنین ئەسڵەن زیاتر دەگەڕێنەوە کە خۆشی مۆم چونگینێت چەورایەکی هەیە بە هیچ شێوە ناتوانێت شتێکی تێکەڵکەی بۆنێکی تێکەڵکەی کە ئەلکۆڵی دەگەڵدا بێت بۆیە دەگەڕێن شتێکی تەبیعی ینی بۆنی گوڵی تەبیعی یا دارچینی تەبیعی یا قاوەی تەبیعی بەڵێ من ئەوەندەم پێجوان بووم کە هێنات کە هاوکارانم دایان ئەگرسانە و دەستی لێمەدەن دای مەگرسێنن با نەتوێتەوە ئەوەندەم پێجوانە چه کارێکی خۆتت ئەوەندە پێجوان بۆ دڵت نەهاتۆ دایگرسێنی وەڵا خۆم بەڕاستی وەشتیوە یان ئەوە منم کە یەکەم جارە بڵین نا من حەز پێ دەکەم هەڵیکەم بۆنەکەی ینی من کە ئێستا کوونە دوکانم هەیە لە دووڕە نەفەرەکە دێ بەس بە دوی بۆنەکەیدا دێ دوای ڕەنگەکە دەبینێت کە دێ دەڵە بۆنە خۆشەی سێدەڵە میێ و مۆمانەیە جا دروستکردنی ئەو قاڵبانە ئێستا ئەمەیان نیشانە لە خۆشەویستی کەس ئەو قاڵبانی کە بەکاریانە هێنی بۆ سیلیکۆن بۆی کە مۆمەکەی تێبکەی هەوڵە دەیت کە چۆنەڵێت گزارشت لە شتێکی ناخی خۆت بکات یان لەسەر داوای خەڵک ئەگەر گزارش ئەگەر شتێکەکەن لە گزارش بکات لە چی حەزەکەی لە چی گزارش بکات من بۆ ئەوەی کە زیاتر لەسەر داوا خەڵک ساز دەکەین حتا لەسەر ڕنگ ئێستا کەوەکو دەبینی بە ڕەش و گۆڵد خۆ هەم کەس ڕەش و گۆڵدی ناوێت بەس هەیە بە پێی ماڵەکەی خۆی ئێستا دەی سێری ئێرە دەکەیت و حەز دەکەی شتێک دروستکەی بە پێی ڕەنگی ئێرە بگونجێت لەگەڵ ئێرە بگونجێت جیاوازێکی وای نەبێت ئەمە بۆ پێی دروست دەکەین توت داوایەکە تێبێ ئەو داواکاری دروست دەکەین بەڵام ئەو شتانێک کە خۆمان زیاتر دروستیەکەین و دایدەنین بێوەی کە مشتری داوای کردبێ یا کەسێک پێی کوردبین زیاتر لەسەر گوڵ و لەسەر خۆشەویستی ساز دەکەین ئێمە ئەو خۆشەویستی هەمیشاڵەن بۆ یەکتری ئەتوێنەوە ئەمە قسەیەکە دوو خۆشەویست و ئەوینداڵێ بۆ وەک مۆم بۆ ڕێک ئەتۆ ئەتوانی بۆنەیەک شتێک کە دەبێت مۆمێک پێشکەشکەیت فەرق ناکات تەرەفەکە کاملا بێت مۆمێک پێشکەشکەی ئەو مۆمە کە
بەڵام دی قەولی لێ بستەنە پێی بکات نەهەرکی داینی سەیریکە کە داینە سەیریکە هەر ناتوێتەوە بەگوێی لێ دەکات و قەت بۆ من ناتوێتەوە اینجا قەت و هەڵاڵە ئەو مۆمی کە ئەتوێتەوە دووبارە باسازیە کرێتەوە ئەتوانی دیسان و بەکاری بێنیتەوە هەرواش ئەکەن ئەمن بە زۆربەی ئەو هاوڕیانی کە دێنە لای من ئەشیای دەبن پیانەڵم دەڵم ئەتوانن مۆمەکانتان فرەمەدەن ئێمە ئەو مۆمە هەر دەکردنەوە ینی هەر لە خودی ئەو وڵاتی سین کە مۆم دێتە دەرێ و دەدرێتە دەرێ خۆی لە ڕەشایی و نەفت و شت دێتە دەرێ و خاوێن دەکرێتەوە و دەدرێتە دەرێ ئێمە ژڕێک هەر ئەو ئیشە لەک نەخۆمانەکەین بەڵام یەکشتی جیاوازی هەیە هەموو ڕەنگە کێتوانین لێدێن ئیلاسپی ئیلاسپی یا ئێستا ئەو سپیە چییە؟ هەر سپیە مۆم خۆی سپیە باشە ئێمە دێنین ڕەنگی سپیشی لێ دەدەین باشە بەڵام تۆ کە پێی دەکەیت دووکەڵێکی ڕەش تێکەڵی دووکەڵەکە یو فتیلەیەکە لەگەڵێتی تێکەڵی دەبێت ناتوانین دووبارە بۆت بکەینەوە ڕژە توانین بیکەینە بێیجی دەتوانین بیکەینە هەر ڕەنگێکی دیکە یا حتا بۆنی دیکەت بۆ زیادکەین بۆنەکەت بۆ بگۆڕین بەس ڕەنگی سپید ناتوانین تەحویل دێنەوە خات و هەڵاڵە هەوڵی ئەوە داوە کە لە کارەکاندا مۆرکی کوردایەتی پێوە دیار بێ بۆ نمونە شتە دروست بکەی کە ئەمە مۆرکی کوردایەتی پێوەیە بەڕاستی داوای قالبێکم کردو لە ڕۆژهەڵات کە ژنە لێرە بۆ سەرەیە بەس ئەوەی هەیە بڵێن زامانە وشتی لەسرە شەدەی بەستۆ و گوڵنگەکانی هاتە خوارێ ئەوە کوتم تەنیا قالبێکی کە دڵم پێوەیەتی هەدەقل لە نێو هەموو قالبانەدا کوردێکیان لە نێو من سێرم کرد شتەکانمان دڵنیام لە دەستڕەنگی ئێوە بەڵێ بەڵام ڕەنگە ئێستا لە ناو ئەم کارانیان نەبێت اینجا ئەم کارە وەک سەرەتا ئاماژەم پێکرد لە سەردەمانی کۆن هەوڵی ئەوە دراوەکە دروستکردنی مۆم و دروستکردنی ڕووناکیار پیاو هەستاوە بۆ کارە ئەنجامی داوە و ئیلا و کەسانی کە ئەشراف زادە بوو نەتوانیانە مۆمیان هەبێ لوستریان هەبێ ڕووناکیان هەبێ هەموو ماڵێک نەی بووە ئێستا چۆنەی بینی کاوە وەرگەڕاوە بابەتەکە هاتۆتە لای خانمان ئێستا زیاتر خانمان خەریکە و کارن بۆ بەڕاستی ئێستا بە پێی بڵێن ژیانی ئێستا ژیانەکە زەحمەت بۆ پیاوان دانانیشن کاتی خۆیان بۆ شتانە تەرخانکەن جا سەلیقەی شێوە ئەمەی خانمان سەلیقەمان زۆرە بەڕاستی پیاو تااقەت و حوسلەی وەی نییە مەگیم ئەو پیاوە خۆیان وێنە کێش بێت یان کاری هوەری بکات ئەتوانە دانیشە لەگەڵ شتی وە زوڵقی بداتیە و خەریک بێت بەڵام پیاوێک کە کاسبکار بێت ناتوانێت دانیشە و ئیشە بکات هەڵبەتە کە من وا ئەڵێم مانایەوە نییە کە پیاوان سەلیقەیەکی جوانیانە بەڵام ئێمە خانمان وردبینترین سەلیقەیەکی زیاتر بەکارێنین ئەو ڕەنگە جوانانە کە بەکاری هێنی هەڵبەت لە دیزایانی ماڵ و ئەوانە هەوڵەدەی نزیکی بخەیتەوە بۆ ئۆفیس و شت جیاوازی هەیە مۆمێک لەگەڵ مۆمی ماڵۆ چییە جیاوازی بۆ ئۆفیس زیاتر هەوڵ دەدەین هەمانە قالب من نەمتوانی هەموو قالبەکانمی هەموو ئەشیاکان بێنمە ئێرە بە پێی ئیشەکە بڕێکم هەڵبژارد و لەگەڵە خۆم هێنا بەڵام هەیە بۆ ئۆفیس هەیە هەم ئیوا هەیە حەز دەکا بەس قالبێکی ڕوخساری پیاو بێت قیافەی پیاو بێت هەمانە شتیوە هەم بە قالبی سیلیکۆن هەمانە هەم بە مۆم هەمانە بۆیە بۆ ئۆفیس بۆ هەموو شوۆنێکی تایبەت بەخۆی هەموو شتێکمان هەیە بەڵێ جاخات و هەڵاڵایمە دەستخۆشیت لێکین هەمیشە وتومانە پرۆگرامی بەیانی 24 سەکۆیەکە بۆ هەر خانمێک بۆ هەر بەڕێزێک بۆ هەر کەسێکی بەڕێز کە بینەری پرۆگرامی ئێمەیە کارێکی دەستیەکات ئەوە ئەتوانێت لەم سەکۆیەوە بهێنین بۆ ئێرە گفتوگۆ لەسەر کارەکانی بکەین و ئێمە بەم شێوەیە پاڵپشتی ئێوە بین بۆ ئەوی کە دەستی کار لە ناو ناوخۆی خۆمانە زۆر زیاتر بێ بەوانەی کە هونەرمەندن وەکو خات و هەڵاڵە ئیبراهیمی هونەرەکان زیاتر پەرە پێ بدەن ئەمە سپاس دەکەین ئەم بەیانی هەم بۆنی ئێرەت خۆش کرد ئەم سەرمێزەکەمانت ڕازاوە کرد دووبارە سپاس بۆ جەناب سپاس بۆ ئێوە بۆ بەرنامە جوانەکەتان دەستەکان و خۆش بە هەر بژین زۆر سپاس جا هەر لەگەڵ خات و هەڵاڵە کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستانی گەورەتان پێشکەشەکەین بیبینین بزانین شارەکانی هەرێمی کوردستان و کوردستانی گەورەش بە چ شێوەیەکە جا دواتر ئەگەڕێینەوە لاتان و چینە سەر بابەتێکی تر.
ئەم بەیانە وەک ئاماژەم پێکرد بابەتەکانمان جیاوازە بن دروستە باسی ئێمە هەمیشە هەوڵی ئەوە ئەدەین کە باشترین بابەتەکانتان بۆ ئامادە بکەین بەڵام لە یادمان نەچێت کە هەندێک بابەت هەیە ئەگەر چەندین جاریش گفتوگوی لەسەر بکەین هێشتا پێمان کەمە چونکە پێویستە و بابەتێکی گرنگە بۆ نمونە هاندانی قوتابیان و ڕێگە خۆشکردن بۆ سەرکەوتنیان و پێدانی ئەرک و بەرپرسیاتی ئەمە بابەتێکە کە پێویستە کات گفتوگۆی زۆری لەسەر بکرێت پێویستە کات کە لە مانگێک چەند جارێک گفتوگوی لەسەر بکرێت چونکە هەوڵی ئەوە ئەدەین باشترین ژیان بۆ منداڵەکانمان دروست بکەین بتوانن ئەوان ئەرکی بەرپرسیارەتی هەندێک لەو ئەرکانی کە هەیە تایبەتە بخواان بیگرنە ئەستەوە بزانن ئەمە ئەرکی خۆیانە جا سەبارەت بەم بابەتە لەگەڵ مامۆستا دڵگەشت تەڵعەت مامۆستا و ڕێنماکاری قوتابیان گفتوگۆەکەین بەخێر هاتنتەکەین بەخێربەی سەر چاوان مامۆستا دڵگەشت بابەتەکە گرنگە و چەند جاریش گفتوگۆکردن لەسەری هێشتا ئەتوانین بڵین ئەو سەقفە پڕ ناکاتەوە کە پێویستە چونکە لە ئەبدەی تایە ڕۆژانە بۆچی پێویستە کە قوتابیەکانمان هان بدەین بۆ زەرورە منداڵەکانمان هان بدەین ئەمە شتێک نییە خۆیان هەستی پێ بکەن یاخود ئەبێ ئیلا بە هاندانی ئێمە بێت زۆر باشە پرۆسەی هاندان لە بواری پەروەردەدا بە تایبەتی پرۆسەی زۆر مهمە دەتوانین بڵین ئەو پرۆسەیە کە بە تەواوی بواری پەروەردەی کۆنتترۆل کردیا ئەرچی مامۆستا بەرامبەر قوتابیەکانی ئەرکەچی زۆر گرنگ دەبینیتنەوە بوارەیدا و قوتابی بەردەوام پێویستی بە هاندان هەیە هەم ئەگەر قوتابیەکە ئاستی لاوازبی ئەگەر ئاستەچی زۆر باشی هەبی بەردەوام پێویستی بە هاندان هەیە خۆی لە ئەساسدا هاندان مۆتیڤیشن دوو جۆرە دەتوانین بیکەینە دوو تایپی یەکەمان هاندان دەرەچیە ئەو هاندانانەیە کە دەتوانین بە ڕێزلێنان یاخود بە بڕوانامەیەک یاخود بە دەستخۆشیەک بە دیارەک پێشکەش بە قوتابیەکەمانی بکەین و تێیدا ڕۆڵەکی زۆر باش دەبینی و قوتابی لەو وارەیدا هەم وا دەکا کە مامۆستایەکەی خۆش بووێ هەم وانەکەی لەکن خۆشەویستبی و زیاتر ئێحتیمام بەو وانەی بدا کە لەلایەن ئەو مامۆستایە پێی دەگوترێ یاخود زۆر جار ئەرکی توێژەری کۆمەڵایەتی لەو بوارەیدا قوتابی زۆر هاندەدا کە بەردەوام لەسەر پرۆسەی فێربوون و پرۆسەی پەروەردە ئێحتیمامی زیاتر بەخۆی بدا لایانی دووەممان هاندانی ناوەچیە ئەو هاندانە پێویستی بە یانی شتەکی بەرجەستەی نیە تەنیا ئەوەیە کە ڕێزی تەڵەبەکەی زۆر بگری یان خۆشەویستی خۆتی لە بۆ دووپات بکەوە بە تایبەتی لە قۆناغی ئامادەیە ها ئەوانەی کە هەرزەکارن تەمەنی 15-16 ئەوانە دەتانین بڵێن دەورەی زۆر ڕئیسی دەبینیتن پۆلی دوازدەکانمان بە تایبەتی کە بەردەوام پێویستیان بە مۆتیڤیشن هەیە لەبەر ئەوەی ئەوان سار دەبنەوە لە خوێندن کاریگەری دەرەچی زۆر دێتە یان دێتە مێشتیان یان هەیە لە ماڵێ تەشجیعاتی ئەوها ناکرێ هەیە زۆر سەرکۆنە دەکرێتن زۆر مامۆستا دڵگەش ئەمانی کە باسیەکەیت لە هاندان چ ئەو هاندانی کە لە ناوەکی و چ هاندانێکی دەرەکی ئەتوانین بڵین ئەمە میکانیزمە وەکو میکانیزمێک ئەتوانین بەرەو پێشەوە ببینیان پێویستیە و ڕەنگە دایک و باوکێک نەزانێت چۆن هاانی مناڵەکەی بدات بەڵام زەرور و پێویستە ئەبێ هاانی بدات میکانیزمەکەی نەزانێت میکانیزمەکەی چییە؟ خۆی پرۆسەی هاندان پێویستیە نەک هەر لۆ قوتابی لە بۆ هەموو مرۆڤایەتی پێویستە باشە وا دەکات کە ئاستی معنەوی دەرونی ئەو شەخصەی زۆر بەرز ببتەوە بەڵام میکانیزمی هاندان چۆنە خۆی یەکەم جار ئەچوو دەبی دڵی قوتابیەکەی وەربگری پێش ئەوەی عەقلی وەربگری باش ئەمە لە پرۆسەی فێربووندا ئەوەمان هەیە دەڵێن پێش ئەوەی ئەگەر ئەتو دەتەوێت قوتابی زۆر تێکەڵی بابەتەکەت بی زۆر ئەتووی خۆش بوێ وەکو مامۆستا پێویستە سەرەتا دڵی بەدەست بێنی اینجا عەقلی باشە دڵ بەدەستێنان چۆنە هەر بەو پرۆسەیدا دەڕواتن میکانیزمی هاندان خۆشەویستی پێدان ڕێزگرتن بەردەوام هانی بدەیت و ئەوەی دەرسەکانی خۆش بوێتن هانی بدەیت و ئەوەی بەرەو پێش بچی لە بواری فێربوون و پەروەردەدا بەو شێوەیە دەتوانین میکانیزمەکە بەڕێوە بێت باشە مامۆستا دڵگەش ئێمە هەر باسی هاندانی خوێندنەکەین لە قوتابخانە دەبێ هان بدرێت لە سەروانەکانی ڕەنگە ئەو مناڵە یاخود ئەو قوتابیە بەهرەیەکی هەبێت ئەمەندە هانی ئەدەین کە بخوێنە تۆ ئەبێ لە خوێندنەکەت سەرکەوتوبی بەهرەکەیمان لە یادەچێت ڕەنگە سبەی دوو سبەی پرۆسەی تەواوی ژیانی لەسەر و بەهرەیە بێت نەک لەسەر خوێندنەکەی ئێمە چۆن بتوانین هاوسەنگیەک ڕابگرین لە نێوان
ئەو بەهرەیە کە منداڵەکەمان هەیەی هانی بدەین و لەسەر ئەوەی کە لەگەڵ خوێندنەکەشیان بەردەوام بێ هیچ لایەنێکی ئیهمال نکات. خۆی هەر پەروەردەکارە کە ئیش لەسەر منداڵک دەکا یاخود لەسەر قوتابیەک دەکا اینجا لە هەر مەرحەلە چبی ئەزمون زۆر دەور دەبین. باش ئەزمموی ئەو مامۆستایی لەگەر لە پرۆسی فێربووندا چەندە باشە بەڵام دەتوانین ئەمە هەر لەگەڵ هاندانەکە توانا و بەهرە شاراوەکانی ئەو قوتابی ببینینەوە لە بەرامبەردا وا بکاتن کە درێژە پێدەری ئەوە بی توانایەکانی خۆشی بەدەرخە لە نمونە مەرزنی هەموو قوتابیەکانمان لە ئینگلیزی زۆر باش بن مەرزنی هەمووان لە نمونە کیمیای زۆر باش بن بەڵام دەکرێت قوتابیمان هەیە ئێستا دەکرێت لە وەرزش پرفکت بی لەوانەی هوەر دەستەکی زۆر ڕەنجینی هەیە ڕسمی وات لۆ دروست دەکە یعنی باوەڕ ناکەی بەڵام دەکرێت لە پاڵ ئەوەی کە پرۆسی فێربوون ئەمە باسی قوتابخانە دەکەین قوتابخانەش باز نەکە هەموو دەرسەکان دەگرێتەوە وایە دەکرێت ئەمە لە بواری پەروەردەدا بە هەردوو لایەن بەرەو پێش ببین اینجا هەم مامۆستایەکان لە مەکتەب و هەمیش ژینگەی ماڵێ زۆر دەور دەبین کە لە بوارە تا چەند گرنگە مامۆستا وە قوتابخانە و لایەنی پەیوەندیدار کە با بڵێن موەسسەی خوێندنەکانە لەگەڵ ماڵەوە هەماهەنگ بن لە هاندانی قوتابی هەندێک خانەوادە هەیە خۆی زۆر هانی منداڵەکەیدا هەندێک جار ئەیگەێنێتە ئاستێک منداڵەکە باوەڕی بە خۆی نایەت ئەم هەموو مەدحوسەنایی ئەکەن لە قوتابخانە وانە هەندێک جار هەیە لە قوتابخانە زۆر ئاستی بێتە سەر و لە ماڵە پێڵن تۆ هیچ نازانی تۆ بەس لە خوێندنەکە تا باشنی تۆ فڵانی تۆ ئەو کەسکە ئەو هاانە باڵێ بۆچی وەکو مناڵی دیکەنی تا چەند گرنگە ئەو هەماهەنگێ لە بینی خانەوادەکان لەگەڵ قوتابخانەکان هەبێت بە کۆبوونەوە بێت بە شێوازێک بەخۆی ئەمە زۆر تووشی ئەو مشکلەی دەبین هاوسەنگی ناکرێت لە نێوان مەکتەب و یان قوتابخانە و ماڵدا یان ئەو ژینگەی کە قوتابیەکە تێدا هاوسەنگی زۆر جار بەهۆی ناڕۆشنبیری عائیلەکەی یانیش بەهۆی ئەوەی کە منداڵی زۆرە یان ئەوەی کە داکوبابەکە زۆر مەشغوڵە ناتوانانی ئەوەندە بە منداڵەکەی و سەرقالبی فەمە لێرە لە ڕێگای پەیوەندیکردن بە خانەوادەکانەوە ئەمە باسی مەکتەبەکان دەکەین لە ڕێگای کۆبوونەوە لە ڕێگای سەردانیکردن لە بۆ ماڵەکان دەتوان ئەو هاوسەنگە ڕابگرین بەڵام زۆر جار قوتابی هەیە مشکلەی هەیە لە خۆی مەسەلەن لایانی دەرونی تەواو نیە لەوانەیە زۆر بترسێ زۆر شەرم بکە یعنی قوتابیمان هەیە زۆر زیرەکە بەس دەتوانی بە خەت بنووسین بنووسی ناتوانی بڵێتن زمانی قسەکردنی کەمە ئەمە لێرە ئیش لەسەر دەکەین باشە هەم دایکەکە یان باوکە ئاگدار دەکەینەوە یانیش ینی هەمیش لەگەڵ مەکتەب ئیشی لەسەر دەکەین و زیاتر قسەی لەگەڵ تەڵەبەکەی دەکەین هەر مشکلەتی هەبیتن دەتانین بە گفتوگۆکردن چارەسەری زۆر دروستە من بۆ خۆم کە لە قۆناغی ناوەندی بووم بە بیرمە لە کاتی وەرزشە قوتابیەکمان لەگەڵ بوو زۆر لە وەرزش لەوانەی وەرزش لە بالەیە زۆر باش بوو زۆر توانایەکی زۆر باشی هەبوو مامۆستاکەمان حەزی ئەکرد بیبات ینی ڕاهێنانی زیاتری پێ بکات و بیکاتە یانەیەکەوە ئەوت مامۆستا دایکم و ئەوان ناهڵ باوکمەوان ڕێگری هەبوو من نازم لە سەردەمی من ئاوا بووم نازم ئێستا لەم سەردەمە هەرماوە بە هەماشەوە چۆن هەوڵەدەن ئەگەر حاڵەتێکی وا هەبێت بۆ نمونە یا قوتابەکە زیرەکە لە وانەیەک پێش بڕکەی بیرکاری هەیە فیزیا هەیە ساڵانە ئەکرێت لەلایەن ئەو ناوەندانی کە تایبەتن بۆ بابەتانە ئەگەر ڕێگری لێ بکرێت ئێوەی قوتابی چۆن ئەتوانن ئەو ڕێگە خۆشکەریە دروست بکەن لە خانەوادەکانیان قەناعەتیان پێ بکەن بۆی کە منداڵەکانیان بەهرەکانیان دەرکەوێت بۆ توانای خۆیان نیشان بدەن هەر لەسەر ئەو پرسیارەی چۆ من پار تەڵەبەکمە بۆ پۆلی 12 بوو زۆر زیرەک بوو لە بالای کچەکی ئەنی ڕێکوپێک ماشەڵا بەژنەکی درێژ جوان ئەنی چۆن بڵێ خوا دروستی کرد بوو لە ئەو بابەتەی لە ماڵێ زۆریان لێ دەکرد دەبستە کۆلێژی پزیشکی یان پۆل 12 بوو دەیگوت مامۆستا ئەمن حەزم لێ نییە خۆم لەو بواری نابینمەوە ئێستا شێت بوویمە لە بۆ بالێ هەتا یعنی لە قۆناغەکانی پێش 12 هەر تەڵەبە بوو لەو ینی ئەندام بووە لە بالە و باسکە و لە تیپە وەرزشەکان زۆر سەرکەوتوو بۆ چەند جار شەهادەی بەدەستینە ئەخیرەن لە پۆل 12 نەیتوان دەرەجەی بینتن ئێستا لەزەل دووەم ساڵتی ئێستش ئەوانوە دەڵێن ینی ئەو کچەوە دڵ بالی خۆیان هەر قسەی بکەن ئەمن ناچمە ئەوی کە ئەوان دەیانەوێ سەرکەوتو نابم خۆم تێدا نابینمەوە فەمە لێرە چ بکەین دەتوانین قسە لەگەڵیان لەگەر عائیلەکەی بکەین قەناعەتیان پێبینین کە ئەو کچەیت و ئەو کوڕیت و ئەو بەهرەی تێدایە دەکرێت لەوێ سەرکەوتو بی مەرزنی هەموو کەسێک ببتە دکتۆر مەرزنی هەموو کەس ببتە مهندس هەر کەسە لە بواری خۆی و ئەمە لە ژیاندا وەکو بازنەی ژیان هەمومان پێویستمان بە یەکتر هەیە باش پێویستمان بە دکتۆر هەیە بە مامۆستا هەیە بە وەرزشوان هەیە بە وێنە کێش هەیە
یان پێویستمان بە کارگوزاری هەموو ئەوانە بەڵام بەداخەوە زۆربەی جار لەناو کۆمەلگای کوردەواری هەر ئەوە زیرەکە و سەرکەوتووەکە بچتە توب و بستە هەندەسە و یعنی هەتا ئێستا خەڵکیمە ئەوەندە ڕۆشنبیر نەبوو بتوانی قەرار لەسەر منداڵی خۆی بدا لە بواری خۆی لە بەهرەی خۆی کە خوای گەورە پێیدا ئەمە هەمووی ناگەڕێتەوە بە چاولێکەری ڕەنگە دایک و باوکێک بڵێن ئەگەر بڵێن کچەکەی تۆ ئەکتەرێکی زۆر باشە زۆری پێ باش نەبێت ئەڵێ جا ئەوە کەی گرنگە خۆزگە کچەکەی من مهندیسێکی باش بە خۆزگە پزیشکێکی باش وایە ئەمە ئەگەڕێتەوە سەر ئەو چاولێکەریە تا چەند ئەتوانن ئێوە وەکو ناوەندەکانی وەکو قوتابخانەکان ئەم هەستە لە لای دایک و باوکان دروست بکەن لە کۆبوونەوەکانتان لەگەڵیانە بۆی کە دروستە خوێندن زۆر گرنگە ئەمە هیچ کات لەگەڵ ئەوە نین بڵین خوێندن ئەو گرنگیەی نییە نا ئێمە باس لەوە ئەەکەین توانەکانیان بانەشاردرێتەوە تا چەند ئەتوانن کاریگەر بن لەسەر مامۆستان تا ئێستا هیچ نمونەیەکتان هەبووە کە کاریگەر بێت ئەکید ئەمن لە خۆم لە بواری خۆمدا زۆر جار قسەم لەگەر عائیلەکان کردیە ئەو دەڵێ ئەم حەزم لێ کچەکەم ببتە محامی ئێستا نمونەی زیندوو لە بەردەستمە دەڵێ حەزم لێ ببتە پارێزەرە وەکو مامی وەکو خاڵی ئەها خەڵک دەیناسی بەناو بانگ دەبی بە بڕوای دایک و باوکەکەی ئەوەیە کە ئەو کچەوی ئەگەر ببتە پارێزەر یعنی ناوی عائیلەکان هەڵدەگری و ویراسیە لە بۆی مایتەوە وەکو ئەوان دەتانی ئیش بکە و ئیشی دەدەنێ ئەو فکرێویە بەڵام ئەمە قسم لەگەر کاکە ئەوە لە بواری یعنی ئەو لە خۆی ئەو کتە زۆر زیرەکە لە کیمیای ئەو لە کیمیا دەتوان داهێنان بکە لە پاش ئەوەی کە تەخەڕوجی کرد لە کولیەی دەتوانی ببتە یەکەمی سەربەشەکەی خۆی دەتوانین ببتە کەسێکی زۆر داهێنەر لە بواری کیمیا ئێخوا عیبی چیە کیمیا چ فەرقە چیە لەگەر مەسەلەن پارێزەری ئەمن ئەو هابەدا و بابەکەی دەڵێن نە ئەم حەزم لێ ئەوەچی خاڵی ببتە ئەوە دوای لەگە خاڵی ئیش دەکەم مامۆستا مشتەماعیمە ئەو هەیە ناتوانم دڵم نایە کچەکەم لەگەر هەم کەسەی دانیم لە کیمیای داخۆتوش چێ دەبی عنی بزانێت ئەو فکرانە هەیە نازانی بەرەو پێشبردن لە دوای تەخەڕوجە هەر کەسێک کە بیەوێ دروست بیتن ئەوەی کە لە تو لە ناو خوێندنی ئەوەندە ناوت نییە لە پاش ئەوەی کە تەخەڕوج دەکەی بتوانیت چ بکەیت چ داهێنانێک بکەیت چۆن ناوی خۆت بسەلمێنی هەر کەسێک لە ئێمام خۆم دەڵێم لە بواری پەروە 18 ساڵ 19 ساڵ خوێندیتمان فقط ناوەک بۆ تەڵە بەچی ئاسایی بەڵام ئەوەی کە پاش تەخەڕوجمان توانیمان سپاس بۆخوای گەورە توانیمان خۆمان بسەلمێنین بڵێ ئەو توانە شاراوانەی کە لە ئێمەدا هەیە ئەو کات دەتوانین بە دەری بێخین ئەمە لە خۆم کۆلێژ پەروەردەم تەواو کردە بەشی کیمیا لە ئێستاش مامۆستای کیمیا بەڵام زۆر خۆم لە بواری پەروەردە دەبینمەوە لێش الحەمدولله لە قەبی ڕێنمای کاری قوتابیانم وەرگرتە زۆر خۆم لە بوارە دەبینمەوە پێشتر خانەوادە چاوەڕوانی شتێکی دیکە بوونایە تۆ بەڵام تۆ دوای تەخەڕوجکردن خۆتە دۆزیەوە من ئەتوانم باسی خۆم بکەم منیش بە هەمان شێوە یەکێک بوومە لە قوتابیە باشەکان ئەم توانی نمرێکی زۆر باش بەدەست بێنم لە یەکێک لە کولیەکانی بۆ نمونە پارێزەر بم یاخود لە هەندەسە بخوێنم بەڵام من سەیرم کرد حەزێکی هەیە لە ڕاگەیان کارامەیت لە شتێکی تر هەبوو بەڵێ ڕەنگە لەوێەوە سەرکەوتوو نەبوو مایە وەک لەوەی کە لێرە سەرکەوتوو هەرچەند دیسانەوە گەڕینەوە باسی ئەوە ئەکەین ئەڵێن تکایە دایکان و باوکان مەهێڵن بەندی ئەو بیر و هزرە بن کە دەوروبەر بە سەرتانی ئەسەپێنن و مەرج نییە ئەوەی کە تۆ خۆت حەزت لێ بووە لە کات و سەردەمی خۆت دەستت نەکەوتو بەسەر منداڵەکە تا بیسەپێنی دنیا ئێستا گۆڕاوە جیاوازترە بەهرەکان زۆر زیاتر دەرەکەون و ئەو با بڵێن وەسایلانی کە پێویستە بۆ دەرکەوتنی بەهرەکانیش ئێستا بەردەسترن ڕێگە بە قوتابیانتان بە منداڵەکانتان بدەن پەروەردەکاری نمونەیی وامان هەیە کە ئەتوانن یارمەتیداریان بن بۆی کە بگەنە لووتکەوە لە لووتکە بمێنەوە سپاسی تۆکەین دکتۆرە مامۆستا دڵگەشت بێگومان هەرە بێ بژڵین دکتۆرە چکە لە کاری خۆتانە وەکو دکتۆرێک مامەڵاکەن بە هەستیاریەوە بۆی کە توانای قوتابیەکان دەربخەن مامۆستا دڵگەشت تەڵعەت ئەم بەیانیە لەگەڵمان بووی هەر هەبن دەستان خۆش بێت و هەشتان ساڵ بێت لە کۆتاییدا پەیامەکەم هەیە گەر زۆر ئەمن بەو دەردەی دەناڵم بەڕاستی داوا لە هەموو دایک و باوکان دەکەم پرسیار بکە لە تەڵەبەکەی لە کچەکەی لە کوڕەکەی حەزت لە چ بوارە چێ ئیش لەسەر بکەیت یانیش ڕۆژانە کە دەیبینیتن دەبینی کە حەزی لە چیە بەرەو پیری چی دەچیتن زیاتر زۆر ئیش لەسەر ئەوەی بکاتن توانە و بەهرەی قوتابیەکەی چیە نەک ئەوەی کە ئەو فکرە لاساییکەرەوەی ئیلە دەبی لە 12 دەرەجەی زۆر باش بینیە بچێت توپ بچی هەندەسەی سەرمان بەرزکەیەوە سەری عائیلەکەمان بەرزکەوە سەربەرزکردنەوە هەر ئەوە نیە ئەتو تەڵەبەکەت بستە کۆلێژێکی زۆر باشیان نمرەی 90 بەسەرەوە بینی ئینجا ئەتو سەرکەوتو بووی ئیش لەسەر ئەوەی بکە منداڵەکەت ئیشی حەزی لە چیە توانە و بەهرەی چی هەیە توانە شاراوەکانی خۆی بەدەر بخە لە بواری خۆیدا
زۆر سپاس لۆ میوانداریکەتان. جەنابێت سپاس بۆ هاتنت ئینشاڵڵا ئەم بەیانە خاڵێکی وەرچەرخان بێت لەلای ئەو دایک و باوکانی کە ئەو هزر و بیریان لەلا هەبوو ئیدی لە مەودووە بە شێوازێکی دی بیرکەنەوە. سپاس. باسی کوردستانی جوانمان ئەکەین. کوردستانمان نەک تەنیا سروشتەکەی جوانە، بگرە کولتور و دابوونەریتەکەشی زۆر جوانە. کوردستانێکی هەمە ڕەنگ، کوردستانێک کە هارمۆنیەکانی ڕاگرتووە، کوردستانێک کە پڕە لە مۆزایکە جیاوازەکان لە ئول و ئاینە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکان. جا ئیزدیەکان ملەتێکن کە خاوەنی کولتور و ڕێوڕسمی جیاوازی تایبەت بە خۆیانن کە هەر یەک لە ڕێوڕسمە ئەوانی کە پەیوەندی بە ئەوانەوە هەیە لە وەرزە جیاوازەکان لە سروشتە جوانەکەی کوردستان ئەنجامیەدەن. جەژنی بێڵەندا یەکێکە لە ڕێوڕسمەکان کە ئیزدەکان لە وەرزی زستان بە بۆنەی کێڵان و جۆباری ئەنجامی دەدەن و پیاوێکی بە تەمەنی ئیزدی قسە بۆ کوردستان 24کە دەڵێ ئەم جەژنە لای ئێمە کولتوریە لە کۆندا ئەم کاتە ئەنجام دراوە کە جوتیاران لا کێڵان و چاندنی زەویەکان کاتێک تەواو دەبوون ئاگریان لەبەر دەرگای ماڵەکانیان دەکردەوە و وەکو جەژنێک تەماشا ئەکرا. جایسە لە کوردستانە و جەژن ئاکرێتەوە کە ئیزدیەکان ئەیکەن. با پێکەوە بینەر بین ئەگەڕێم وڵات. قیز و خورت و زارۆک مال بمال دەگەڕن و ئاگرێ ڕەشکێل بەردەرگەی هەر مالەکێ دێتە هەلکردن پرتەقال و سێڤ و مێویژ و شریناهیان دەهلا بێژێن وەکو کەیف خۆشیە جەژنێ. بەرێ ساڵی شێستا ئەزگەهشتمێ گورگەگا وەختێ جۆتیار هەتا جۆتی نەهات بە وێ مالێ گورگای گایندەت کرد. وەختێ جۆتیار جۆتی تا دەرێ حەوشێ سەکنی دەوەرەتێ دەستیدا ڕەشکت ئینال دەرێ مالاوی ئاگر هەلت کرد و خودە هەنگێ قەسب بوون و مەیش بوون ئەف پرتەقال تش نەبوون. هەروەکی نۆکە پچوکێت گوندی خڕێکی گەلێک بوون و مالۆت گەریان چی جۆتیارێ هات بە ڕەشێکت ئینال دەرێ مالاخۆ ئاگر ڕشکێ ڤەنە و دەوارێ خۆ سەر ڕادبر و کابانیان مالێ قەسب و مێویش بوون سەرە تاوێژن. گورگەگا ئەنکو گوڕیکردە ئاگری پێشوازیە جۆتیاری و گایە جۆتی ئەلدەمێ بەرێش جۆتی ڤەتگەڕیانە مالێ و وی دەمی چاندنە دەخلودانی بداویت هێت. هیمە گەلک جەژن و هلکەفت و بیرەوەریەن ئۆلیەن ئێزدیان ئاگر و ڕۆناهیە و ئەلڤێ جەژنا بێلندێژی هەر مالەکە بەردەرگەهێ خۆ ئاگری هلتکان و پشتی ئەفرە و ڕسمێن بێلندێ بداویتێن ئەلدانێ شەوێژی هەر ماڵ و دێ خەو لێرا خۆشکینەن. لە دانێشەوێ و پشتی گورگەگا بداویت هێت هەر ماڵباتەکە ئێزدی خەولێر یا خەورە ئەنکو هیمای ڕۆژێ دروستکردینە و وێ خەورێت کەنە پارچە ئەلگۆر ئەندامێن خێزانێ و مێویش دنافدایە. ئەم خەولێرا خۆشتگرین پێشەم وێ و چیە ئەم بکەینە پرتک چیە باراوی چۆ ئەلبێژین ئەوی بخەڵاتە خودێ کەرامەتێ دەئینتە دوێ مالێدا خودێ چیە بخەڵات و باراوی ببەی کاکی بخەڵاتە خێر و بەرەکەت سەروی مرۆڤی دابن کیمایە گۆرەی باوەرە ئێزیان هەر کەسێ مێویشت بە هەراویدا چۆ دێ خەلاتێ ماڵێ و بەختەوەریت گەلدا بە توێ ساڵێ. دەرمان بەعادری کوردستان 24 ناحیا بەعادرێ. باس لە دانیشتوانی گوندی لە واوان ئەکەین لە سنووری شارەدەی باوەنور. ئەم گوندە زۆر با بڵێین جیاوازیەکی زۆر زۆریان هەیە لەگەڵ گوندەکانی تر شارەکانی تر شار و شارچکەکانی تر. ئەتوانین بڵین لەوێ زیاتر لە نیو سەدەیە هیچ کەسێک گەرە ناکێشێ ئەفری بخۆیان جا نەک بۆ خۆشیان ئەو کەسش کە ئەچێتە گوندەکەیانەوە بە هەمان شێوە پەیڕەوی ئەو یاسایە بێت کە ئەوەندایانەوە یاسایەکی تایبەت بە خۆیانە کەسیان نەجگەرە ئەکێشن و نە بەلای جگەرە کێشەکانیشە ئەهێڵن کە بچێ بۆ ئەوێ جگەرە بکێشن هەمویان پابەندی ئەو یاسایان کە ڕێگە نادا دانیشتوانی گوندەکە جگەرە بکێشن گەنجەکانیشیان بە هەمان شێوە لەسەر ئەو یاسایە پابەندن
و پێکەوە دەچینە ئەو گوندەکە و نەگرنگی هەم بە خۆیان دەدەن هەم بە ژینگەکەیان دەدەن هەم بە گوندەکان دەدەن هەر بژی. دیمەنێکی دڵگیرە و ژینگەیەکی خاوێن گوندی لەواوانە لە شارەدەی باوەنور نزیک بە نیو سەدەیە لەم گوندە جگەرە ناکێشرێت. واللهی دەمێکە جگەرە ناکێت تقریبا لە کۆڕەوەکەوە هاتینەوە بۆ ئێرە. ئیبراهیم ئەنجومەنی گوندەکەیە ئەم یاسایە بە جوانترین هێمای ناسینەوەی گوندەکەیان دەزانێت. گونا هەم ڕەمزە بشارینەوە مەستاکیلەوە خۆم بیستمووە ئەو ڕەمزە جوانەکەەوە کەوتە ناو لادێکەمەوە بە حکمی ئەوە حەزەکەم هەموو کەسێ لە ئاستی خۆی تەرکیکە. ئەوانی زیاتر دڵخۆشن بە میاسایە خانمانن چونکە پیاوەکانیان جگەرە ناکێشن. چەند ساڵە لەم لادیەوە جگەرە ناکێشن؟ وەڵا لە زۆر جگەرە ناکێشن. حاجەکەی تۆی کێشێ؟ نەوەڵا نەوەڵا. خاتو جەیران زۆر دڵخۆشە بۆی لە نێو ماڵەکەی هیچ بۆنێکی جگەرە نایەت. زۆرە من هاتمەدە ئەیرا یعنی وەچەکەی زووی تەمەن کردەکان زوو جگەرەیە خوابەسی سەنە پێمان خۆشە جگەرە نەکێشە ماڵ بۆن و بەرامێ خۆش بێت و ئیتر هەموو کەسێ وایە بۆ تەنگ نەفەسیوینی دوو کەڵ خراپە بۆ هەناسە تەنگ نەفەسێ بۆ سەرسێ وچی زۆر خراپە. ئەگەر هات نەمامان جگەریان خۆڕێکش ئەو دەرگا پەنجەرەمەوە کردو ئەموو بە هەواکەی بۆنەکە بێتە دەشتەوە. کاتێ میوانتانە وەڵا بەخوا میوانمان بووە خەڵکی ئەم ئاوایە لە جادەکە هاتوو تێ بەخوا میوانتان هەیە بۆنی دووکەڵی زیێرەکەتی ئەمانە ئەرەوەڵا جگەرە باش نییە مەی خۆنێتتر ئەمەش هەر بەکارمانیانەوە کەس بەکارنەوە لەم دیە. گەنج و پیر پابندی یاسای نەکێشانی جگەرن لە گوندی لەواوان. ئەکە من فام کردتر هەر جگەرم نەدیۆ نەخورا لەم دیە. بەس لەم لادا بینیم هەر جگەرەکێشی تیانە بوو و ئێستا جگەرەکێشی تیانە و ترمیناڵەکانیشمان هەروە فێرکردەکە جگەرە نەکێشێ و زەرەری زۆرە و تر جگەرەکێشمان تای ستیانە. گوندی لەواوان لە 50 خێزان پێکدێن نزیک بە 50 ساڵە وەک یاسایەک لەم گوندە هیچ کەسێک جگەرە ناکێشێت تەنانەت لە نێو ماڵەکانیشیان تەپڵەکی جگەرە نییە. وەک خۆشیان باسییان لێوە دەکرد لە ڕووی تەندروستی و ژینگەی و ئابووریشەوە سوودێکی زۆریان لە میاسایە بینیوە. سەرڕای دەرچوونی یاسایەک لە هەرێمی کوردستان لە ساڵی 2007 تایبەت بە جگەرەکێشان بەڵام تاوەکو ئێستاژ لە نێو زۆرێک لە گەنجاندا ڕێژی جگەرەکێشان ڕوو لە زیاد بوونە. لە گوندی لواوان نزیک بە نیو سەدەیە جگەرەی تێدا نەکێشرا و گەنجان پابەندی ئەم یاسایی گوندەکانن لە پێناو پاراستنی تەندروستی خۆیان و ژینگەی گوندەکەشیان میوانەکانیش ڕێز لە میاسایە دەگرن. ئەڤیناتا کوردستان 24 گوندی لواوان. هەروە بووە لە کورد هەمیشە چاوەڕوانی جوانترین ڕەفتارەکان شایستەترین کردارەکان کراوە. سپاسانەکەین کە ئەم بەیانیە لەگەڵمان بوون. هیوادارم کە بەیانێکی پڕ لە جوانی و پڕ لە شادیمان بۆ ئێوە خوڵقان دەبێت. بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتاناوە خواتان لەگەڵ.